کۆمپانیای نێتفلێکسی ئەمریکی بەردەوامە لە دروستکردنی فیلم. ئەمجارش هەستا بە دەرێنانی فیلمێکی تازە لەسەر بابەتێکی دینی زۆر هەستیار، ئەویش دەرکەوتنی مەسیحی پێغەمبەر عیسا و مەسیحی دەجالە لە ئاخیر زەماندا. فیلمەکە پێک دێت لە 10 هەڵقە، هەراڵقەی 40 بۆ 50 دقیقەیە، لە 1 مانجیەکی 2020 پەخشکرا. دەرهێنەرەکانی بریتین لە مایکل ڤیترۆنی و ئەکتەری سەرەکی کە ڕۆڵی مەسیح دەبینێت و ناوی مەهدی دەهبیە، بەلجیکیە و بەڕەگەستون 33 زمانی جیاواز قسە دەکات، ئەوانیش زمانی عەرەبی و ئینگلیزی و عیبریە. و ئەکتەری ئەمریکی میشێل مۆناگات. ئەو ڕووداوانەی لەو فیلمەدا ڕوودەدەن زۆر قسە هەڵدەگرن و بەتایبەت ناوی ئەکتەری سەرەکی کە ناوی مەسیحی هەڵگرتووە و دینی یەهودیە و بە مەسیحایە بانگ دەکرێت، وەکو پاڵەوانێک دەردەکەوێت و بە ناوی مەسیحەوە دەردەکەوێت. هەروەکو لە سەرچاوەکانی فیلمەکەوە ئاماژەیان بۆ کردووە. ئەو ئەکتەرێک کە ڕۆڵی سەرەکییان داوە پێی ناوی مەهدیە و ئەم ناوەش لە دینی ئیسلامدا و لە بیر و باوەڕی مسلماناندا ئیمامی مەهدیە و پێشەوایەتی مسلمانان دەکات لە ئاخیر زەماندا دژی مەسیحی دەجال. لەبەرەوە کۆمپانیایەکی جیهانی بۆچی کەسێک دەکاتە ئەکتەر کە بە ئەسڵ عەرەب بێت و ناویشی مەهدی بێت. هەروەها ناساندنی مسلمانان بەوەی حەزیان بە شەڕ و ئاژاوە بێت، وای پیشان دەدەن کە مسلمانان پشتگیری دەجال دەکەن. لە کاتێکدا پێغەمبەری خوا دەفەرمێت دەجال لە ئەسفەهانەوە دەردەچێت و لەگەڵیدا 70,000 جوولەکەی لەگەڵدایە. إن الدجال يخرج من أرضي بالمشرق يقال لها خراسان يتبعه قوم كأن وجوههم المجان المطرقة. وەروەها گاڵتەکردن بەو شتانەی لای ئێمەی مسلمان پیرۆزە وەکو ئیمامی مەهدی کە پێشەوایەتی مسلمانان دەکات دژی دەجال، ئەمەش لە کاتێکدا ئەکتەری مەسیح ناوی مەهدیە. وەروەها ناوزراندنی پێغەمبەرێکی بەڕێز کە ئەویش عیسایە بە جۆرێک پیشانی دەدەن کە حەزی بە پێشکەوتنی خەڵکی نییە، بەڵکو حەزی لە تێکچوونی ژیانی خەڵکیە. بەڵام لە ڕاستیدا کاری لە پێشینەی پێغەمبەران خۆشکردنی ژیانی خەڵک بووە، تەنها فەرمانی بەچاکە کردووە. وەروەها بەکارهێنانی زمانی عەرەبی لە زۆربەی شوێنەکان و ئەو زمانەیە کە پێغەمبەری خوا قسەی پێکردووە و قورئانی پێدابەزیوە، ئەمەش بۆ ناشرینکردنی قورئانی پیرۆز و زمانی عەرەبی. بۆ پشتڕاستکردنەوەی قسەکانمان لە فیلمەکە قورئانیش دەخوێنرێت. وەروەها شاردنەوەی ئەو ڕاستەی کە قودسی مسلمانانە، بەڵام لە فیلمەکە وەک خاچی ئیسرائیل نیشانی دەدەن. بە ئەم پرسیارە بکەین لە خۆمان، ئەگەر بۆ شێواندنی فیکری مسلمانان نەبێت، بۆچی فیلمێکی لەم شێوەیە دروست دەکەن؟